پشووەکانی جەژنی قوربانی پیرۆز و بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوڵاتیانی بۆ ناوچە گەشتیاریەکانی خەلیفان و سۆران و ڕەواندووز ڕاکێشاوە. هاوڵاتیان هاتوون لە ناوچە گەشتیاریەکان بۆ تاوێک پشوو بدەن و لە گەرمای تاقەت پڕوچێنی شار دوور بکەونەوە. لە شاری هەولێر هاتوونێ بۆ خەلیفانێ بەڕاستی زۆر گەرمە سەر ڕۆژەی زۆر گەرمە. ئێمەش وامان باش زانی بە خێزانی بێن چەند کەپرێک بگرین و شێو خەڵکە بێنە سەرەوە ئاوەی بۆ منداڵەکانمان یارینەوە ئاوەی بکەن و والله هذا الاجواء كلش حلوه، اجواء عيد والناس كلش متونسه، جايين من بصره ومن بغداد ومن كل المحافظات. تعال استريح حبيبي. وهذا تشاو خليفان يسموه، وهسه رايحين على مصيف قلي علي بيك وبيخال وعلى شنقلبانه، واجواء كلش حلوه. لقال هاتني ججني بازار باشا استاذ زليه خلشي مثلا روي بغداد همو رويان تيرك دي ستانيكا بەرەبارگەشی باش پێوە دیارە خۆتانە بین سانیەکە. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ماوەی 3 ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز 40,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆرانیان کردووە. لە ڕۆژی هەینی تاوکۆ هەینی داهاتوو پێشبینی 80,000 گەشتیار و سەردانی کردەکەین. تەنها دوێنێ 20,000 گەشتیار هاتووە. ڕۆژ پێشبینی دەکەین 20,000 گەشتە بێ. ڕۆژەکەش ڕۆژ لە دوا ڕۆژ بەرەو بەرزبوونە دەڕواگە بۆ شێوەڕوە. تا دێت لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەگەری بەرتەسک دەکرێتەوە و ڕێگریەکان زیاتر دەبن. لە شوێنە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندووز لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگری لە تیمی پەیام کرا ڕووماڵی هاتنی گەشتیار بکە. سەرەتا لە هاوینە هەواری گەلی عەلیبەگ لە قەزای سۆران ڕێگری لە پەیامنێری پەیام کرا ڕووماڵی هاتنی گەشتیار بکات. دواتریش لە هاوینە هەواری بێخاڵ بە هەمان شێوە بۆ ماوەیەک ڕێگری لە تیمی پەیام کرا وێنەی ناوچەکە بگرێ بە بیانووی ئەوەی پێویستە مۆڵەت وەربگرن ئەو کات دەتوانن راپۆرت بکەن. لە کاتێکدا ئەمە پێچەوانەی ئازادی کاری میدیایی و ڕێنماییەکانی گەشت و گوزارە کە ڕۆژنامە نووسانی سەرپشک کردووە لە ڕووماڵی هاتنی گەشتیار. ئیشی گەشت و گوزاری نیە ئەمە دەستگاریە مدیرێ من نیە گەشت و گوزار. گەشت و گوزار ڕێگەی دابێتە شوێنی گەشتیاری ئەمە دەستگا بە ئیشی خۆش هەموو جارێ لە من بپرسی ئەم ناناسی ئەمن ڕۆژ زەحمەت قەپاتکە فەرم کەسێک کە ڕۆژنامە نووس بوو قەپاتکە فەرم قەپاتکە فەرم موافقە نییە ئەگەر ئەمە موافقەی ئەوەی ناکرد. دەڤەری سۆران بە هەر چوار قەزاکەیەوە 80 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و لە بۆنەکان گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکە دەکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندووز.